وا پێکردنی یەکجار دژوارە. چۆن دەبێ ینی تەواوی ئەمانە دروستە؟ چی بڵێ؟ دێرە ڕەقیمە ئەو گوندە لە پێشدا ئاوەدان بوو یەکێک لە ئەسحابەکان خەڵکی هێرەیە مەگەر شتی وا دەبێ ئێوەیان بە گەوت زانیوە ئەمە معجزەی خوددایە کە زاری کەسانێکی وەکو تۆ دەبەسێ هێشتا خۆیمە شتێکمان نەدیوە بێڵن ئەوان ببینین پاشان وە هاوارودات بکەن ئەگەر ڕاست بێت من سەری تۆ دەشکێنم دەبینی خەریکین لە کێوەی ئەنجلس نزیک دەبینەوە خاوەن شکۆ خەڵکی ئاوایەکانی دەور و بەراگادار بوون و هەمویان بەرەو ئەنجلس دێ هەر لە سبەینەوەیە کە خەڵک لە ڕێگای دوور و نزیکەوە بۆ زیارەتی ئەم بەڕواڵەت پاکانە دێنە ئێرە بۆ زیارەتکردنیەوە ئەم خەڵکە بێقڵا هەموو کارێ دەکەن ئەرێ وایە کێوی ئەنجلس من کە بڕوا ناکەم تا بە چاوانی خۆم نەبینم بڕوا ناکەم تۆ ناش پێ بڕاکەی چونکو پیاوی بەڵگە و بەڵگە هێنانەوەی پیاوی قانون دەبێت لە هەموو شتێکدا دڕدۆن بێت
دەبینن کە خودای گەورەمان چەندە سەربەرزی کردوین مەگەر دەتوانین شکرانە بژێری ئەمە هەموو چاکە بین ئەو لە ڕاستیدا دوعای ئێمەی قبول فەرمووە ئەو کات کە داوای ڕێنمونیمان لێ کرد ئەو کاتە کە چاوترسێنی گەورەی و شکۆی زاڵمان ببووین لە هێز و دەسەڵاتی خودای خۆمان تووشی دوودڵی هاتبووین و لە خزمەتی ئەودا لەو هەموو تاریکی و نەزانی و زوڵم و زۆرە سکاڵەمان دەکرد ئەو ئێمەی ڕێنمایی کرد تاکو بگەینە ئێرە دەبێ هەواڵیان پێ بدەین هێشتا دەرفەت هەیە کۆڕەکەیان لێ تێک مەدە ماکسیمیلیان قسەی زۆری بۆ وتن هەیە زۆر سەیرە یعنی خوددا تا ئەم ڕادەیە بە بەندەگەلێکی بچووک وەک ئێمە لوتفی هەیە کە بۆ ڕزگاری ئێمە لە نیگەرانی و دوودڵی مۆعجزەیەکی وا گەورە بکات بەڵێ سەرسوور هێنەرە تەنیا یەک فەردە دیمەنی ڕاستەقینەی لە ئێمەدا پۆشی بوو و ئەوەش زەمان بوو خودای گەورە ئەو پەردەشی لە پێش چاومان لابرد تاکو ئێمە بەجێهێنانی وادەی هەق کە وادەی سەرکەوتنی چەوسەوانە بە چاو ببینی کچم تۆ وا دەزانی کە خەڵک لە بەرچی دێن بۆ ئێرە بڕێکیان دێن تا دەسەڵاتی خودای خۆیان ببینن و بڕێکیش هاتوون تا بە چاوی خۆیان زیندوو بوونەوەی چەند مرۆڤ و تا ئەو چەند مردووە ببینن و ئیمانی خۆیان بۆ ڕۆژی پەسڵان قایم کەنەوە وە ڕەنگە بتوانین ئەمەش بڵێین کە بڕێکیش دێن تا ئەگەر بتوانن ئەم مۆعجزەی خودایە یا کەمبایی بدەنە خەڵام یا بیشارنەوە زۆر باشە ئێستا ژوەرن تا هاوڕێیەکانم بێەوە بناسێنم بڕین ئەمانە مرۆڤیم سەردەمەن وەرنە پێشێ جەنابی ئاریوس ئەولادی من پاش 15 پشتە و هێلێن ببورن ماری نەوەی ئەوەوە لە ئەولادەکانی منە ماری؟ یانی ئەوان خاتوو هێلێن نین؟ نین جەنابی ئاریوس ئیزن بدەن دۆستەکانم بێەوە بناسێنم ئەمان تلمیخا ئانتۆنیوس یێڤانیس مارتینوس سۆدینانوس و دینانوس و ئەمەش سەگی بەوەفەی ئێمە کەمیتریو لە دیتنێوە خۆشحاڵم و شکری خوددا دەکەین کە شانازی زیارەتی ئێوەی پیاوانی مقدسی بە ئێمەدا
جەنابی ئاریوس، ئێمەش سپاس دەکەین و هیوادارین شکرانە بژێری لوتفی خودا و ئەو نیعمەتە گەورانە بکەین کە خودا عەتای کردو. منیش لە دیتنی ئێوە پیاوانی هەڵبژێردرا و خوشحاڵم. سەیری خەڵک بکەن، وەکو شارە مێلورات دەشتەکەیان گرتوتە بەر. ئەوان لە چۆن؟ لەسەر چێوەکەن پیاوانی خوددا دەبێت لە نزیکەوە ببینین. بەڵێ دەبێت بە پیان بڕۆینەوان ببینین. چه جمعیتێک سەیرکەنج حەشیمەتێک. تماشاکەن جەنابی تێودۆز و هاوڕێکانی خەریکن. درود بۆ ئێوە پیاوانی خودا. درود بۆ ئێوە خاوەنشکۆ. دۆستەکانم بە ئێوە دەناسێنم. جەنابی تێلمیخا، سۆدینانوس، دیناسیوس، مارتینوس، یێڤانیس و ئانتۆنیوس. درود بۆ ئێوە. درود بۆ ئێوە. درود. درودی خوا لە ئێوە بێ. درود بۆ ئێوە. درود. هەر لەو خوارەوە ڕاوەستن. ئەوە چه باستانە؟ لێرە خۆچێکای هەموو نابێتەوە. جەنابی تێودۆز، من زۆرم پێخۆش بوو کە ڕۆژێ ناو ئەم ئەشکەوتە ببینم. ئیزنە دەن؟ پێم خۆشە بابە فیلۆس. بڕۆین. هەراکلیوس.
ئەشکەوتی سامناکی ئەنجلۆس ئیدیە و ترسەی جاورانی نەماوە. کاتێک کە یاران لە ئەشکەوت بوون ترسیش بوو. ئێستا کە نین ترسیش لە ناو چوو. ئەم ترسە دیواری ئەمنی خودایی بوو کە ئەوانی پاراست. ئەم زوانە فیلادلفیا دەبێتە زیارەتگای مەسیحیەکانی باقی ناوچەکان. وە کلیسای فیلادلفیا لە کلیسای ڕومیش بە بایەختر دەبێت. و جەنابی موتران پایە بەرزترین موترانی ناوچەی فیلادلفیا دەبێتە هاوپلێ و پایەی پاپ. ئەمە تەنیا گاڵتەیەکت جەنابی تێۆدۆس، تەنیا گاڵتەیەک. چه کەسێ بڕوا دەکات کە کەسێک 300 ساڵ بنوێ و ئەوستا دیسانەوە مرد و زیندوو بێتەوە. ئەمانە نیشانەیەکی خوددایە کە دەرگای هەر گومان و دوو دڵێک بۆ کەسانی وەکو تۆ دادەخات. ئەم ڕووداوە نەگەپە و نەگاڵتەیە. هەموو کات کەسانێک هەن کە ئەگەر ڕاستەقینەش بەچاو ببینن ئینکاری دەکەن. جەنابی تێۆدۆس ڕاستەقینە لەوێیە، فەرموو خەڵک چاوەڕوانن. دەبێت قدیسانی خوددا بە باشترین جل و بەرگ و زێر و زێ و برازێنەوە. جەنابی ماکسیمیلیان، ئەم خەڵاتانەی ئەوەیە. ئەی پیاوانی خوددا ئامۆژگاریمان بکەن. ئەمانە دەیانەوێت ئێوە ئامۆژگاریان بکەن. ناتوانەوێت؟ من؟ بڕۆنە پێش تا هەمووی بتان بینن. قسەیان بۆ بکەن. شکر بۆ خودای گەورە و بۆ تەواوی نعمەتەکانی و ئەم نعمەتە گەورە کە بە ئێمەی داوە. سەردەمێ ئێمە لە نێوان بتپەرستەکان و کوفاردا دەژیان. کۆبوونەوە و تێکۆشانی خوداپەرستان بە نەهێنی و بە زەحمەتی زۆر بەڕێوە دەچوو کە لە ڕەنج و دەردی ئەو سەردەمە زۆرتان بیستووە. کەوایە دەبێ من و دۆستانم قەدری بەشداریکردن لەم کۆبوونەوەی گەورەی پەیڕەوانی مەسیح بزانین و سپاسی خودای گەورە بکەین. ئەوەی کە ئێمە پاش 300 ساڵ دەیبینین زاڵبوونی خوددا بەسەر کاروباری ئێمە و پەیڕەوانی هەق بەسەر باتڵە. مەسیحیەکان سەردەمێ هەقیان بەدەستەوە بوو وار لەو حاڵەدا سەرکەوتن و باتڵ و پێشەواکانی کوفریان لە ناو برد. تەنیا ئامانجی ئێمە و باقی مەسیحیەکانی خوداپەرست لەو سەردەمەدا خەبات دژی خوداکانی شرک و بوژانەوەی تاقانە پەرستی بوو. ئێمە لەگەڵ بتەکان و خوداکانی جۆرا و جۆردا خەباتمان کرد. بەڵام بەداخەوە دەبینین کە لە دینی بە حەقی ئیسا مەسیحدا لاڕێیی بەدی هاتووە و ئەمە وریاییدانێکە کە ئێوە دەبێت سەخت ئاگاتان لێ بێ.
هیچ کات حەق بە دوای ئێمەدا نایەت. ئەمە ئێمەین کە دەبێ هەموو کات بە دوای حەقدا بڕۆین. سەرنجامی تاریک و ڕەشی بەنی ئیسرائیل چاو لێ بکەن، ئەمە تەنیا بەهۆی جیابوونەوەیان لە حەق ڕووی داوە. ئەی پیاوی خوددا، قسەکانی ئێوە دژی بیر و باوەڕی زۆرێک لە مەسیحەکانە. دەبێ بزانین ئایا دژی فەرمانەکانی خودداش هەیە یانە. بەبێ شک بە دوای ئەم جیهانەدا جیهانێکی تریش هەیە و ئێمە دەبێت لە دەرگانەی عەدڵی خوددا ڕاوەستین. بەختەوەرن ئەوانەی کە لەو ڕۆژەدا لە پەیڕەوانی دینی حەق بێنە ئەژمار و لە بیر و باوەڕی ئەواندا لاڕێی و هەڵا بەدی نەهات بێت. ئەی پیاوی خوددا، ئایا ژیانی پاش مردن هەیە؟ ئایا زیندووبوونەوە و ژیانی دووبارەی ئێمە بەڵگەی ڕوون بۆ مەعاد نییە؟ مەگەر خەوی هەر شەوی ئێوە مردن و هەستانەوەی بەیانیتان ژیانی دووبارە نییە؟ تەرمی ئێمە کە لە بەین دەچێ خوددا چۆن زیندوی دەکاتەوە؟ هەرە و جۆرەکە لە سەرەتا نەبووین و ئێمەی بەدیێنا. جگە لەمەش خوددایەک کە دەتوانێت تەرمەکانی ئێمە لە ماوەی 300 ساڵ بەبێ ئاڵ و گۆڕ بپارێزێ؟ مەگەر ناتوانێ تەرمەکانی ڕزا و پواومان هەر وەکو ڕۆژی ئەووەڵی لێ بکاتەوە؟ ئەی پیاوانی خوددا، ئێمە ئاگادار بکەن کە ئەم خەوە و هەستانەوە 300 ساڵەیە چه حکمەتێکەیە؟ دوو حکمەت، حکمەتێکی بۆ ئێمە و حکمەتێکیشی بۆ ئێوە هەیە. بۆ ئێمە ئەوەیە کە زاڵبوونی هێزی خوددا بەسەر تەواوی هێزەکان و کاروبار باشکرا ببینین، و بۆ ئێوە ئەوەیە کە ئیمانتان بە مەعاد زیاتر کەنەوە و دوو دڵی و گومان لە دڵەکانی خۆتان لابەرن. وە کەسێک کە بە مەعاد ئیمان بێنێ و بزانێت کە بە دوای ئەم دنیایەدا دنیایەکی دیکەش هەیە، هیچ کات بە دژی فەرمانەکانی خودایی هەنگاو هەڵناگرێ. من لەو قدیسانی خوددا داوا دەکەم کە سەربەرزمان بکەن و شاری ئێمە بە هەنگاوی خۆیان برازێنەوە. بێگومان هەبوونی ئەوان لە فیلادلفیا دەبێتە هۆی پێشکەوتن و گەشەدانی شارەکەمان. لە ئەمڕۆوە کلیسای فیلادلفیا بەهۆی ئەم پیاوە گەورانەی خوداییەوە لە تەواوی کلیساکانی ڕووم پێش دەکەوێت و حەشیمەتی خەڵکی تامەزرۆ بۆ زیارەتی فیلادلفیا دەکەونە ڕێ و دێن بۆ ئێرە. کەسب و کاری ئێمە لەمە بەولا لە شاری فیلادلفیا ڕەونەقێکی زۆر دەبێت. ئێوە تامەزرۆی خەڵک دەبینن؟ ئەوان ماندوون و ڕێگای دوور و درێژی شاریشیان تا ئێرەکانێ بە پیادە بڕێەوە. فەرمان بدەن بەرەو شار وەڕێکەوە. زۆر باشە. خەڵکی بە شەرەفی فیلادلفیا، لە ئێوە داوا دەکەین بەرەو شار وەڕێکەون و ئێمەش بە دوای ئێوەدا دێین. بڕۆن شار برازێنەوە. لە ئەمڕۆوە شاری ئێمە نوقمی شادی و خۆشی دەبێت. باشتر وایە هەمومان بچینە کۆشک و ئەم ڕەحمەتی خودای جێژن بکرین.
ئەگەر جەنابی تێودۆز ئیجازە بدەن ئێمە پاش سەعاتێ وەڕێ دەکەوین. بۆچی؟ وا دەزانم بۆ ئەوەی بینەوە سەر خۆمان و حاڵمان تۆزێک باشتر بێتەوە. من و دۆستەکانم دەبێت کۆڕێ ببەستین. ڕەنگە ئەمە باشتر بێت. ئێمەش دەرفەتمان دەبێت کە خۆمان بۆ ئاهەنگی پێشوازامە دەکەین. هەرچی ئێوە پێتان خۆش بێ. سەربازەکان دەڵێن بۆ پاراستنی ئێوە لە بەرامبەری حەشیمەتدا لێرە بن. سپاست دەکەن. بڕۆین. زۆر چاوەڕوانمان مەکەن. زووتر وەرن. ئیزن دەدەن من و دۆستەکانم بۆ تاوێک تەنیا بین؟ ئێمە چاوەڕوانین. سپاست دەکەن. دەی وەرن دۆستان. ئەوان چی بە یەکتر دەڵێن؟ ئەوان لەگەڵ ئێمە تەوفیریان هەیە بابە گەورە. ئێمە هیچ کات لەو شتانەی ئەوان تێدەگەن تێناگەین. ئەم مۆعجزە گەورەیە منەتێکە کە خوددا بەسەر ئێمەی داناوە وە وریایی دانێکە کە ئێمەی ئاگادار کردووە. ئەگەر غافڵ بین و لەم لوتفە گۆرەیە کەڵک وەرنەگرین بێگومان بەرەکەتی خودایی لە دەستمان دەچێت. ئێمە شتێک نین جگە لە بەندەگەلێکی بێدەسەڵات و تاوانبار. بە خۆمان شیاوی ئەم هەموو لوت و مەحەبەتەی خوددا نازانین. سەردەمەی کە شیرینی لوتفی خودامان نەچەشت بوو و لوتفی ئەومان سەبارەت بە خۆمان وا باشکرا نەدیت بوو. بەم چەشنە تا مەزروی دیداری ئەو نەبووین. لە تەواوی شتەکانی دنیای خۆمان بواردبوو و خودامان هەڵبژاردبوو. ئێستا کە مەیل و خۆشەویستی بە دنیا بە تەواوی لە ئێمەدا نەماوە و جگە لە خوددا هیچ شت و هیچ کەسمان بۆ نەماوە دەبێت چ بکەین؟ باشکرا دەبینین کە دنیا بە تەواوی خۆشیەکانیەوە ڕووی لێ کردوین. یەکێک ئێمە بەهۆی بەردەوام بوونی حکوومەتی دەزانێ و یەکی دیکە لە نێو قەشەکانی جیهاندا دەهێوێ نێو دەربکات. ئەوەی دیکە دەهێوێ بەهۆی گەشەکردنی شاری مەی بوێ. ئەوەی دیش بە هۆکاری پەرەسەندنی تیجارەتمان دەزانین. لەگەڵ ئەو داوانەی کە دنیا بۆی داناوین دەتانین چ بکەین؟ ئێمە بە هیوای گەیشتن بە مەلەکوتی خوددا بووین. بەڵام پاشی تێپەڕینی 300 ساڵ هێشتاش هەر لە بەندی زەوی داین. خوددا بۆ خۆی دەزانێت کە دنیا بۆ ئێمە تەنگ و تاریکە و هەر وەک قەفەس ئێمە دەگوشێ. مناواتێکم نییە جگەلەوەی هەرچی زووتر لەو قەفەزە ڕزگاریمان بێت. لە نێوان ئێمە و تۆدا ئەودایەک جگە لە مردن نییە. ئەگەر مردن ئەم مەودایە لا دەبات سوێن بە خۆت کە تا مەزرۆی مردن و لەوەی کە جارێکی دیکە بگەڕێمەوە سەر ژیانی دنیایی. قاسم خودایە ئەو هەڵوانە کە لە ئاسمانی ئەوینی تۆدا هەڵفڕین چۆن دەتوانن زەوی بکەنە هێلانە و خانووی خۆیان؟
ئێمە لە بەرامبەری خوداکانی درۆییدا ڕاوەستاین تا بگەین بە تۆ. ئەگەر مەیلمان بە دنیا بووایە کە بەرلەمەیش دنیا بۆمان ئامادە بوو. هەرچی لەم جیهانەدایە مۆجزەیە، بەڵام ئێمە بە بڕێکیان عادەتمان هەیە و بە بڕێکی نیمانە. هەروایە بریا دەمانتوانی بڕێنە نێو کۆڕی ئەوانەوە تا بزانین چی بە یەک دەڵێن. ئەوێ تەماشاکەن کەمی تریۆ. خدا مردووە. دەبێ هەواڵیان پێ بدەین. جەنابی ماکسیمیلیان، بابە گەورە، کەمیتریۆ مردووە. لەگەڵ ئێوەمانەوەی پیاوانی خوددا قەدی سەکان. جەنابی ماکسیمیلیان، بابە گەورە، لەگەڵ ئێوەمە، کیمیترۆ مردووە. جنابی ماکسیمیلیان، جنابی تلمیخا، بۆچی وەڵام نادەنەوە؟ خاوەن شکوەکان، کیمیتریۆ مردووە، لەگەڵ ئێوەمە. جنابی ماکسیمیلیان، بابە گەورە، جنابی ماکسیمیلیان، جنابی ماکسیمیلیان، ئانتۆنیوس، سۆدینانوس، مردووە. ئەوانە مردوون. ئەوانە مردوون. یارانی ئەشکەوت مردوون، قەدیسانی خوددا مردوون، پیاوانی خوددا مردوون. چی وت؟ ئەسحاب مردوون، پیاوانی ئەشکەوت مردوون. ئێستان بگەڕێنەوە. چی بوو؟ قدیسانی خودای چیان لێ هاتوو؟ پیاوانی خوددا بەرەو خوددا هەڵفڕی.
جەنابی تێۆدۆس ئەوان مردوون. سەیرە مرۆ سەر لە کاری خوددا دەرناکە. جەنابی موتران دەبێت چ بکەین؟ من هیچ نازانم. ئەمڕۆ چ ڕۆژێکی سەیرە. نیشانەکانی خوددا جگە لە تێفکرین بەدی نایەت. 300 ساڵ خەو پاشان شەوێ هەستان و ئیدی تەواو. عەجەب پەیامێکی گەورە لەم ڕووداوەدا هەیە. بڵێن هەر لێرەدا حەوت قەبر بۆ ئەوان ئامادەکەن. 8 قەبر جەنابی تێودۆس. سەگەکەتان لەبیر چوو؟ سەگەکە؟ بەڵێ هەڵبەت ئەو کەمتر لە بەشەر نەبوو. هەر لە ناشتن بێڵن خەڵک بێن و ئەوان زیارەت بکەن. بەڵام نابێ کەس دەستیان لێ خاوەنشکۆ ئەگەر ئیزن بفەرمونون بۆ ڕێزگرتن لەم قەدیسانە عیبادەتگایەک لەسەر گوڵکۆی ئەواندا ساز بکەین. عیبادەتگا بۆچی؟ بڕوانە جەنابی تێۆدۆس من نامەوێ بڵێم ئەوان درۆ دەڵێن، بەڵام ئەوەی کە دەیانگوت لەگەڵ ئاقڕێک ناکەوێت. بێڵن خوددا سەبارەت بەوان داوەری بکات. جەنابی هەراکلیۆس لەکەیەوە ئاوەها بوونەتە خوداناس؟ ڕووداوێک بوو کە تەواو بوو. عیبادەتگا پێویست ناکات. دەرگا ئێرە ببەسن دەبێتە گڵکۆی تەواوی ئەوان. بە سازکردنی مەعبەد و ئەم شتانە خەڵک پێمە پێدەکەنن. خەڵک هەرەمانن کە لە دەوروبەری ئەم کێوە کۆبوونەتەوە و وەجارە خەریکن بە ئێوە پێدەکەن. مەبەستە مەبوو کە ئێمە زیندووبوونەوەی مردەکان ببینین کە دیتمان. ڕەنگە گەرماوەیەکی زیاتر لە نێوان ئێمەدا بووایەن ژمارەیەکی زۆرتر ئەوانیانە دی. چینەکانی داهاتوو چی؟ ئەوانەی وە ئەمانەیە نەدیتووە چی؟ هەر کەسێک کە بڕوا بە قسەکانی ئەوان نەکات ئەگەر بە چاویش بیبینن هەر ئیمان ناهێنن. دروستکردنی عیبادەتگایەک یا مەعبەدێک دەتوانێت بیرەوەری ئەوان زیندوو ڕاگرێت. جەنابی موتران فەرمان بدەن عیبادەتگایەکی گەورە لەسەر ئەم چێوە ساز بکرێت. بڕۆین. بڕۆین کچم، ئێمە لە نێوان ئەم جەماعەتدا بێگانەین. ئەرێ وا دەزانم بێدەنگی ئێرەمان تێکداوە. ئەمڕۆژ تەواو بوو. سبەینێش دیسانەوە هەتاو لە ڕۆژهەڵاتەوە هەڵدێ. دووبارە بوونەوەی ڕووداوەکانی وەکو یەکی ژیان. هەموو ڕۆیشتن
بێگومان ئەم ڕووداوە پشتا و پشت بۆ منداڵەکانیان دەگێڕنەوە. بەختەوەر ئەوانن کە تەنیا لەم بارەوە قسە نەکەن و لە کانیاوی ئەم ڕووداوەدا دڵ و گیانی خۆیان بشۆرن و بەرەو ڕووناکایی بڕۆن.